مدیتی سرارای وان توپ و تانک و هیرشا مازن معنویات خلکی گلک بلندن بگرمیل برخواددن والفير السرناوي برلمان كردستاني وبناوي خلق عفريني غازي وداخوازي من بو دسالات سياسية كرد بو حمي بارت ولاين سياسي اوه كو ايك ريزيا ناف مالا كرد خرد بكن ايكاتيا خود درز بكن داخوازا دوی جهر بو دسالات سیاسی کرد بو حکومت کردستانی بو یو این بو همی قنصل و ریخرابین خیر خوازی یل کردستانی بو خلک کردستانی کل هوارا عفرین بچن خلک عفرین پیداویستیوان به هر حالی کاری اکا انسانی مادی و معنوی هیا هنزان ما دو ارکت سرکی هبون هندک نام بونو وکو دیتر ما میدانی اند ویا ام روشاوی بزانین ناما ایکی ناما پشتوانی و هاریکاری بو یا پرلمان کردستان بو خلک عفرینا خوراگر همی شانت خو دیپ چبونت خو تقصیرین اکین گل عفرینه و پشت نادینه بلا پشت راز بن ناما دوی او بو حکومت سوریا کب ارکی خراب بید سنورت خوب پارزید اما سرور یا خاک وی بو اف نامه گهشت الویری خاک خوب پارزید ناما سه یا تایبت بو حکومت ترکیه بو کووان هیرشین ظالمانه براستی نیت داوا لحكومة يريمي كردستان هم داوا لنا سياسي كان خومان هم لو رخراوة خير خواز ومدنياني كا لسنوركا باز لما في مروف دكان پێویستە لەم ڕۆ بەدواوە لە دوای گوێگرتنیان لەم ڕاگەیاندنەوە بەهانای خەڵکی سڤیلی ئەفرینەوە بچن ئەو سەردانانەمان بۆ خەستەخانەکان بۆ ئەو شوێنانەی کە تۆباران ئەکرێ کە شەڕی تێراکتێ ئەو کاتە ئێمە راپۆرتی خۆمان ئەدەینە پەرلەمانی کوردستان و داوای کۆبوونەوەیەکەکەین پەرلەمانی کوردستان ئەنجامی بدا داخوازیان ئەوەیە کە بەردەوام پشتیوانی بکرێن و بەردەوام خەڵکیان لەگەڵا بێ ڕێکخراوە دەوڵەتیەکان UN هەموو ئەو منەزەماتانەی کە لەسەر حقوقی ئینسان کارەکەن پشتیوانیان بکەن و بە دڵنیایی عەفرین سەر دەکەوێ چونکە خاوەنی ئیرادە و بەرخودان و خۆڕاگری گەلەکەیەت.